ناوم ساکار کەریمە لە پارێزگای هەڵەبجەم دەرچووی کشت و کاڵم لە پەیمانگای تەکنیکی کەلار. زیاتر لە 2 ساڵە دەستم کردووە بە ئیشی شیرینی و کێکی بۆنەکان لە ڕێگەی ئۆنلاینەوە. پێیجم داناوە لە ماڵەوە ئۆردەرەکانم وەرگرتووە بە گەیاندومەتە دەستیان. هەنێک کەسیش هەبووە حەزی کردووە خۆی هاتووتە بەر دەرگا وەریگرتووە. ئەتوانم بڵێم 100% مشتریەکانم لە ڕێگەی فیدباکی کەسانی کەوە هاتوون. ڕۆژ بە ڕۆژ تەڵەب زیاترە بوو. وام لە هاتبوو لە ماڵەوە فریان ناکەوتم و خواستە سەر ئیشەکانم زیاتر بوو، بۆیە حەزم کرد بیهێنمە دەرەوە ئیشەکەم گەورەتر بکەم. لە ئێستایا هەلی کارم بۆ 2 خانم ڕەخساندووە. ئەگەر لە داهاتوە ئیشەکە گەورەتر بێت و بتوانم کارمەندیکە بێنمە سەر کار، ئەمەوێت 2 کارمەندیکە بخەمە سەر کارەکە بە گوێرەی فراوانبوونی ئیشەکە. خۆشم لێرە ئافرەتێکم بۆیەوە ئاسوودەترم لەگەڵ ئافرەتا کار بکەم. ئەتوانن هەموو ڕەگەزێک لە هەموو ڕەگەزەکان ئەتوان سەردانی ئێرە بکەن و چێژوەرگرن و کاتە تایبەتەکانیان لێرە بەسەر بەرن، بەڵام وەکو کارکردن لێرە تەنها ئافرەت کارەکات. لەوەتی ئیشەکەم هێناوەتە دەرەوە، تەڵەب لەسەر ئیشەکانم ئەوەنە زۆرە، سوپاس بۆخوا. وام لێ هاتووە من بانگی بەیانیاوە لە دوکان بووم، لەبەرەوەی مشتریەکان کە بەیانی هاتن شیرینەکانم ئامادە بێت. بانگی بەیانی لە دوکان ڕۆشتومەتەوە، بەیانی زوو گەڕاومەتەوە دوکان. جیاوازی ئیشەکەی من لەگەڵ شوێنەکانی کەیە ئەوەیە کە جگە لە ئەوەی کە شوێنەکەم دیزاینێکی جیاوازە لە شارەکەیە، شتێکی نوێیە، لەگەڵەوە شەکارەکانیشم جیاوازن. ئەتوانم بڵێم زۆر جۆری شیرینیم هێناوەتە شارەکە و کە تێیە نەبووە. لەوانە شیرینی حلیبارد، تیرامیسۆ، چیزکێک کە لۆتوس و ئۆریۆ و زۆر جۆریکە ئیتالین تا ئێستا لە شارەکەیان نەبوون. یان ئەتوانم بڵێم چەند جۆریکە شیرینیم هێناوە بۆ ئەوەی خەڵکی ئەم مانتیقەیەش چێژ لە دام و چێژی شیرینی وڵاتانی دیکە وەرگرێت.